سڵاو لە هەموو بینەرانی زوم نیوز لە هەر شوێنێک من لە جیهاندا. ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاسەدانی ڕووی کردە بەریتانیا و بەڕێکە و هاتبەوە بەریتانیا. دیارە ئەمە لەسەر داوایەکی فەرمی و بانگێشنامەیەکی فەرمی بوو لەلایەن سەرۆکوەزیرانی بەریتانیا کێر ستامەر کە بانگێشی کردبوو بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتە نامانەی و ئەو دانوستانانەی کە لە مانگی ئابی ڕابردووە کردوبیان بۆ ئەوەی کە پەڕی پێ بدەن و بگەنە ئەنجام لەکرێتەوە کە دیارە سەرۆکوەزیران کە هاتوو بۆ ئێرە چاندێکی باڵای یاوەرە لەگەڵ یاتی کە پێکهاتوون لە چەند وەزیرێک پێکهاتووە لە چەند پەرلەمانتارێک بۆ هاوکات پارێزگاری شاری بەسفەشیان لەگەڵات و شیاسەدانی بەتەمایە کە چەند دیدارێک ساز بدات کە لە هەمووی گرنگتر دیدارێکە لەگەڵ شای شانشینی یەکگرتوو چارلزی ئەمە و دوای ئەوە دیداری لەگەڵ کێر ستامەر سەرۆکوەزیرانی بەریتانیا و لە دوای ئەوەشەوە چەند بەرپرسێکی باڵای بەریتانیا دەبینێت و هاوکات بەیانی نادوو بەیانی سیمینارێک و لەگەڵ دیالۆگێکی پێشکەشەکە لە بەریتانیا لە چەتە ماوس کە ئێمەش وەک کەناڵی زوم بە فەرمی بانگێج کراوین بۆ ئەو سیمینارە. سەرۆکوەزیرانی عێراق لە سەردانە فەرمیەکەیدا بۆ بەریتانیا دیارە چەند ئامانجێکی هەیەەوە هەر بۆیە دەیوێت جگە لەوەی کە ئەم کەسانە دەبینێ بڵێن بەرپرسانی باڵا ئەبینێ چەند بازرگانێکە بینێ چەند کۆمپانیایەکە بینێ و بە تایبەتی لەوانەش کۆمپانیای بیپی واتە بریتیش پەترۆلیۆم ئەوانیش دیداری خوانیان لەگەڵا هەیە بۆ ئەوەی کە ڕێکەوتنامەکان واژۆ بکەن و بە گوێرەی ئەو زانیارانەی دەستمان کەوتون سۆدانی لە سەردانەکەی ئەمڕۆیدا بۆ بەریتانیا چەند کرێبەستێک لەگەڵ کۆمپانیای بریتیش پەترۆلیۆمی بەریتانیا بۆ پەرپێدانی کێلگە نەوتەکانی کەرکووک و ناوچەکانی دیکە ئیمرا دەکات. تا ئێستا ئەجندەی سۆدانی بەتەواوی بڵاو نەکراوەوە دیارە بۆ سەلامەتی سۆدانی، بەڵام بڕیار وایە لە سبەینەوە وەکو کەناڵی زوم چەند زانیاریکی کەممان پێ بکە دڵنیام لە نەشرەکانی داهاتووی سبەینێدا زانیاری زیاترمانە بێت.